زۆر خۆشحاڵم کە جارێکی تر وەختی خۆتان بۆ بەشداری لە سەمینارێکی دیکەی زۆر گرنگ کە ئێستا هەموو وڵاتی ئێمە پێیەوە مەشغوڵە ئەویش چەڵەنەی ئابووریە تەرخان کردووە. زۆر بەخێربن. جەنابی دکتۆر لەتیف واحد خۆی ئامادە کردووە پێش ئێستا کاری کردووە لەسەر بابەتێکی زۆر گرنگ بە ناوی کێشەی نەبوونی فەلسەفە لە سیاسەتی ئابووری کوردستاندا کە وێ دەچێت بنەمای بیرکردنەوە بێ بۆ ڕوانگەی ئابووری لە هەر وڵاتێک. هیوادارم دکتۆر لەو محازەرەیەدا بەرچاوبوونێکی باشمان بدات و من بتوانین بەشداری بکەین بە حەدی توانە بەلانی کەمەوە لە تەڕەحکردنی سوئال ئەگەر کرا. جارێکی تر زۆر بخێربن و جەنابی دکتۆرتان دەست بکەن. زۆر سپاس بۆ کاتەوە، زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەرتان کەسا حاضر بوون بۆ پرسێکی ئاوا لە ڕاستەکە بوون و نەبوونی فەلسەفە لە سیاسەتی ئابووری هەر وڵاتێکە زۆر شتێکی گرنگە. لە پێش هەموو شتێکا زۆر داوای لێبوردنەکەم کە هەر کەسێک باسی فەلسەفە بکات و باسی مێژوو بکە شتەکانی کەمێک دوور و درێژن، لەبەرەوە سلایدەکان کەمێک درێژن. لە پێش هەموو شتەکە داوای ئەو لێبوردناکەم. ئەمە شتێک نییە بڵێ وەکو بولت پۆینت من یەکەیەکە ئاوا پیشانی دەم، لەبەرەوە داواکەم کە تەحملتان هەبێت کە بتوانم ڕێگەم بدەن شتەکان کەمێک بەورتر باسی بکەم. بۆ کار ناکە کاخەدی دێ زۆربەی وڵاتانی جیهان تەنانەت وڵاتە ئەفریقیەکانیش بە هەموو دواکەوتوێتێکی خۆیانەوە پەیڕەوی فەلسەفەیەکەن لە بەڕێوەبردننی ئابووری وڵاتەکانی. هیچ وڵاتێک نییە لە دنیاە بڵێ ڕۆژانە کاروباری خۆیە با بەڕێوە ئەوەی بە کوردەواری پێڵن دەست بۆ دەم، ئەوەی کە پایەکەی بیخۆی ئەمڕۆ بی لە سبەینێ نەکەیتەوە، بی لە ساڵێکی تر و بی لە 2 ساڵی تر نەکەیتەوە. هەموو وڵاتێک تەنانەت وڵاتە پێشکەوتەکان و وڵاتە دواکەوتەکانیش فەلسەفەیەکیان تا ڕادەیەکەیە. مەبەستی لە فەلسەفەی ئابووری لە ڕاستەکە بە فەلسەفە بە معنای فەلسەفە نییە، بە معنای ئایدۆلۆژیە، بە معنای مۆدڵی بەڕێوەبردننی ئابووریە. مۆدڵ هەیە، ئایدۆلۆژیشی لە پشتێ. هەموو مۆدڵێکی ئابووری ئایدۆلۆژیەکی لە پشتەوە هەیە. ئەو یەک ئەو دیارە دووباراکەمەوە جارێکی تر لەبەر خاتی جەنابیان کاتم باسیەوەم کردتم لە هەموو وڵاتێکە کەم تا زۆر دەوڵەمەند یا هەژار پێشکەوتوو یا دوکەوتوو هەرێکان فەلسەفەیەکی ئابووریان هەیە بۆ بەڕێوەبردننی ئابووری وڵاتەکان. هیچ حکوومەتێک نییە بەبێ ڕوانگە. ئیتر ڕوانگە جاری وایە ڕەنگە زۆر واقعی نەبێ، ڕەنگە زۆر تمۆحی یەکجار زۆرکە بێ، بەڵام هەر وڵاتێک بە شێوەیەک تا ڕادەیەک فەلسەفەیەک یا ئایدۆلۆجیەک یا مۆدڵێکی ئابووریان هەیە لەسەر یەچن بەڕێوە. زۆر بەداخەوە لە وڵاتی ئێمە هەتا پێستاکە ئێمە بە تایبەتی لە 2003ەوە کە ڕژیمی بەعس گۆڕبەگۆڕ کرا، لەو کاتەوە کە ئێمە پارەیەکی نوتی زۆرمان هاتە دەست، لەو کاتەوە ئێمە فەلسەفەیەک یا پلانێک یا مۆدڵێکی گونجاومان نەبووە بۆ ئابووری کوردستان. ئەمەش کێشەی بۆمان دروست کردە. کێشەکان ئێستا کە خۆمان هەرمان بە چای خۆمانەوەی بینین کە ئێستاکە تووشی قەیرانێک بووین، ئێمەوە ئازانین قەیرانەکە تەنهاوەیە پارەی نەوتمان نییە، بەڵام بیرلەوە ناکەینەوە لە دەروەی پارەی نەوت و نرخی نەوت ئێمە قەیرانێکی ترمان هەبوو کە ئێمە نەمانزانین مۆدڵی ئابووری خۆمان بە چی شێوەیەکدا بڕێژین و ئایا پێشبینیمانەکرد 4 ساڵی تر 5 ساڵی تر ئێمە ئابووری ئێمە بە چی شێوەیەکە ئێمە پێشبینیمانە. ئێمە بەڕێی من ئەوەی کە من تێگەیشت بێتم حکوومەتی کوردستان هەروایی بیر لێ کردەوە کە نەک ئێستاکە بەڵکو حتاکو 10 ساڵی تریش نرخی نەوتەرۆکو خۆی ئاوا بەرزە بێ و ئێمە ئەرووا لە جەژنە ئەژین و پارەکەشمان ئەوەنە زیادە ئەتوانین ئەم تەخشان و پەخشانەی کە ئەمان کرد بە ڕاست و چەپە هەر بەو شێوەیە بیکەن. لەبەرەوە ئەمەش ڕاستەکە ئەوەیە گەیان کە ئاراستەیەکن نەبوو بۆ ئابووری کوردستان.
یعنی بەڕاستیەکەی خەڵکی تریش لە دەرەوەی باسی کوردستان باسی هەموو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر نەوت و گازی لێ دەر بکەی ڕاستی ئێمە هیچ پێشبینیەکمان نییە بۆ ئەوەی کە ئابووری کوردستان بەرەوکەوە چونکە ئێمە تەنها بیرکردنەوەمان سنتەری داهاتی نەوت و گاز بوو ئەگەنا بیرمان لە هیچ شتێکی تر بەو شێوەیە نەکردەوە کە بزانین ئەگەر نەوت و گاز نەبێ باشە ئێمە چیمان لێ بەسەرادێ وەکو ئێستاکە یعنی ئێمە لە 2011 من ئەمە چەند جارە باسی ئەوەم کردووە لە 2011ەوە حکوومەتی عێراق لە ئێمە بەبیان بوو لەو کاتەوە کە ئەمریکا لە عێراق بە شێوەیەکی ڕسمی کشایەوە لە ئێمە بەبیان بوو لەو کاتەوە ئەیانت پارەی ئەوە نادەین پارەی ئەوەتان لێ بڕین ئەوە بودجەی 17% بوو دایانەدا 8%یاندا 11یانەدا ئێمە تووشی ئێمە یعنی ئەوایە پێشبینیمان بکردای کە حکوومەتی عێراق ینی ئەو سیاستمەدارانەی عەرەبانە لە ئێمە بەقین بوون کە ڕۆژێ ڕۆژان احتیمال لێمان ببڕن ئەگەر لێمان ببڕن ئێمە چیەکەین ئەم پرسیارەمان لە خۆمان نەکرد بەداخۆ ئەلبەتە فەلسەفەی دەستە باڵا ئێستاکە لە هەموو دنیاە فەلسەفەی ئایدۆلۆجی لیبراڵی نوێ کە ئەمریکا سەرکردایەتیەکە طبعاً بە پاڵپشتی سێ ڕێکخراوی جیهانی زۆر گەورە کە سیاسەتەکانی ئەمریکا ئەبەن بەڕێوە ئەویش سندوقی دراوی جیهانی و بانکی جیهانی و ڕێکخراوی بازرگانی جیهانیە ئەم سێ ڕێکخراوە سیاسەتی لیبراڵی نوێی ئەمریکی کە زۆربەی وڵاتەکان ئەمریکەکانیش تا ڕادەیەک پێڕێوەکەن ئەمانە ئەم سیاسەتە لە وڵاتانی لە هەموو وڵاتانە جێبەجێ ئەەکەن و زۆریش جاری وایە لە وڵاتانی وەکو هەژاری ئێمە زۆریشمان لێکەن ئێمە پێویستەکە پەیڕەوی ئەو سیاسەتە بکەین من لە بیرمە نزیکی دوومان بەر لە ئێستاکە ڕایشکارێکی حکوومەتی پێشووی ئەمریکی هاتە ئەم جێگەیە ئەینی ئاوا سەمینارێکیدا باسی لەوە کردوتی ئەبێ حکوومەتی کوردستان چی بکە باسی ئەم سیاسەتەی کرد بەبێ ئەوەی ناوی بێنێ کە بێ ئێوە پێویستەکە حکوومەت وا لێ بکەن ئەبێ پارە نەدەن بە خەڵکی ئەبێ موچە ببڕن ئەبێ تەقاوەتی نەدەن ئەبێ فان بکەن ئێگزاکتی ئەم سیاسەتەی بۆمان باس کرد لە پەرتووکێک چارنووسیانەتەوە بە ناوی تاسکفۆرسی نازانم بۆچی بۆ حکوومەتی کوردستان شتێکی ئانووسێتەوە ئێگزاکتی باسی ئەمەی کردووە ئەبێ ئێوە ئەمە بکەن تاکە چارەسەرێک تەشتان بۆ کێشەی ئابووری و سیاسیتان ئامەیە پێویستەکە ئەم سیاسەتە بەرپا بکەن ڕەنگە ئەم مەسەلەی سیاسەتی لیبراڵی نوێیە یعنی کۆمەڵە سفات هەیە هەنێک دوایی دەمە سەر باسی بۆ وڵاتانی پێشکەوت و گونجاو لەبار بێ چونکە وڵاتانە هەمویان لە کێشمەکێشی ململانەیە لەگەڵ یەکتریە پیشەسازیەکانیان پێگەیشتووە ئەوانە وڵاتی پێگەیشتوون ئەوانە وڵاتێک نین تازە دەستیان پێکرد بێ تازە بۆ منە پیشەسازیەک بینا بکەن ڕەنگە بۆیان گونجا بێ ئەوان نەتوانن ململانێ بکەن لە بازاڕی جیهانە بەڵام بۆ وڵاتێکی هەژاری وەکو وڵاتی ئێمە زۆر گرانەکە ئێمە بتوانین لە سای ئەوە ئابووریەک بنا بکەین بە شێوەیە کە بتوانین ئێمە هەمومان ئەزانین ئێمە تەنانەت ناتوانین منافەسەی ئێران و تورکیا و لە هیچ ڕوویەکەوە بکەین سووریاش بەو هەموو تێشکاییەوە یەشتانە ئەوان لە زۆر ڕۆ لە ئێمە زۆر باشترن ئێستش جاری وایە ئێمە شتی سووری دێتە وڵاتی ئێمە من بە یەتر لەمەدا بە دوور درێژی کەمێرەچمە خۆڵایی مۆزوعەکەەوە کە باسێکم سیاسەتی ئابووری کوردستان بۆ نمونە حکوومەت گەورەترین و بەرهێنەرە گەورەترین یعنی زۆرترین ژمارەی کارمەندشیە لە هەموو ئابووری کوردستانە 700,000 بەڕەسمی بە ناڕەسمی زۆر زیاتری هەیە ئەمە معنایە کەتی دەوڵەتی کەتی حکوومەت کاتێکی زۆر گەورەیە نەخشی هەیە لە ئابووریە لە مەرسەلەی خەرجکردنە و لە مەسەلەی بەکاربردنی هێزی کاریشە بەڵام لە هەمان کاتە ئێمە کە باسی بازاڕی ئازاد دەکەین ینی سیاسەتمەدارەکانی ئێمە هەر باسی بازاڕی ئازادیان کردووە وزارەتێکشمانەیە بە ناوی وزارەتی پلاندانانەوە وزارەتی پلاندانان و لە کاتێکە حکوومەت لە هەموو شتێکی ترا تەدەخولەکایە ئەو هەموو کارمەندەیە و مخەرجەی هەیە ئەمە دووشتی زۆر بەیەکن ئەلبەتە من ئەوە تێگەم وزارەتی پلاندانان کاتی خۆی کە دامەزرا لەسەر داواکاری حکوومەتی عێراق دامەزرا نەک ئێمە خۆمان وزارەتی پلاندانانمان هەبێ بەڵام ئێستا وزارەتێکی پلاندانانمان هەیە من حتا پێستا تێ نەگەیشتوم پلانیان بۆ چی داناوە ئایا پلانیان بۆ ئابووری کوردستان داناوە بۆ دارایی کوردستان داناوە بۆ چێ بەڵام ئێمە وزارەتێکمانەیە کە ئەمانە دەڵاستەوە کە عەرە پێڵێت تەناقوزە
تەناقزە لە ڕووی فکرەوە تەناقزە تۆ پلاندانان هەیە و بازاڕی ئازاد شتەوێت دەستێوەدان و دەستێنەوە وەرنانی حکوومەت لە ئابوووریە دوو کێشەی زۆر گرنگی هەیە جارێکی ترە ڵێمەوە بەداخۆ ئابووری ناسانی ئێمە بیران لێ نەکردوێتەوە یەکێکیانەوەیە کە بەهۆی ئەو سیاسەتی حکوومەتەی بووە لەبەرەوەی ئێمە خەڵکێکی زۆر زۆرمان دامەزرانوە لەبەرەوەی ئەو خەڵکانشمان دامەزرانوە هەرەکەی موچەی زۆرمان داوە پێیان موچەیەک لە ینی ئەوە نییە کە ئەوان هاتبێتن شتێکیان بۆ ئێمە دروست کردێ بای ئەوە زیاترمان دابێ پێیان لەبەرەوە موچەیەکی زۆر درراوە ئەم موچەیەش بازاڕی کاری شێواندووە یعنی بە شێوەیەک شێواندیەتی ئێمە کرێی ڕاستەقینە لە وڵاتی ئێمە زۆر بەرزە بە شێوەیە کە ئێمە ناتوانین منافەسەی کرێکار و یاشمەکی ئێران و تورکیا بکەین نمونەیەکەیەوە ئێمە 600 ئێستاکە 500 دلار بدەی بە یەکێک ناڕە لە کارگەیەکە کار بکات لە سعات 8 تا سعات 7 ئێوارە نایکە وام لە تورکیا بە 300 ئەیکەن لە ئێرانە بە 300 کەمتر بە 400 ئەیکەن بە کەمتریشێکن لە ڤێتنامە بە 100 دلارێکن لە سینان ناگاتە 200 دلار ئێگەر باشە ئەگەر کرێ ڕاستەقینە لە وڵاتانە ئاوا بێ و تۆش بەهۆی پارەی نەوتەوە کرێ ڕاستەقینەی کرێکار بەرز کردێتەوە بۆ 400 و 500 دلار و بەرزتر چۆن دەتوانی بێی پیشەسازی دامەزرێنی ئەم تەشویهە ئەمە حکوومەت کردێتی ئەمە بە پارەی نەوتش کراوە ئەمە طبعاً خاستەتێکە تەنها لە وڵاتی ئێمانەیە لە هەموو وڵاتە نەوتێکانەیە ئەگەر سەتاسەری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کەی سەرەکەی کرێ ڕاستەقینە زۆر زۆر بەرزەکە ناتوانن پیشەسازیەکیانە بێ بتوان منافسەی بۆ نمونە و شتومەکانە بکەن کە لە وڵاتانی ترە دروستە بێت ئەوی تریان ئەوەیە سیاسەتی بەناو بازاڕی ئازاد بە هیچ شێوەیەک ڕەچاوی قۆناغی گەشەکردنی ئابووری کوردستانی نەکردووە یعنی ما باسی بازاڕی ئازاد دەکەین باشە تۆ گەر بازاڕی ئازاد بە پێویست دەکات تۆ سنوورەکان بکەیتەوە ئەبێ هەموو شتێک بە ئازادی بێ ئەبێ حکوومەت نرخی شتێک دیاری نەکات باشە گەر وا بێت تۆ چۆنتانی سادەترین شت تەماتە و خەیار چۆنتانی بەرهەم بێنی ئەگەر بازاڕی ئازاد بێ تۆ وڵاتێک هیچ پیشەسازیەکت نییە ئەگەر نیازت ببێ پیشەسازیەکی کەمیشتە بێ پێویستەکە بازاڕی ئازاد نەبێت چونکە تۆ ناتوانانی سابوونێک دروست بکەیت دوو لە ڕێوە ناتوانانی کەوشێک دروست بکەیت ناتوانانی تەلێک دروست بکەیت وڵاتەکانی تر زۆر بە هەزارتر دروستێکن ئەگەر بازارەکە ئازاد بێ ئێمە هەتا مححکومە بین بە دواکەوتێتی مححکومە بین بەوەی کە ئێمە پێی ئەبێ هەر لە وڵاتانی ترۆشت بکڕین ئەمە خۆمان ناتوانانی هیچ شتێکمانە بێ لە ئابووری خۆمانە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەم دەست تێنەوەردانەی حکوومەتە کە قسەی لەسەرەکە ئەم دوو شتە گەورەی دروست کردووە لە ئابووری کوردستان من یەکەمیان بە تایبەتی لە تەشویهی ئەوەی کە پێڵەم شێواندنی بازاڕی کارە من تاکو ئێستا نەمبینیوە ئابووری ناستە کوردستانە پەنجە بخاتە سەرمە بڵێمە کێشەیەکی ئاوامان هەیە ئێمە بۆیە ناتوانین پیشەسازی دروست بکەین کێشەیەکمان هەیە بۆیە ئێمە ناتوانین سەوز و میوەی خۆمان بە ئاسانی دروست بکەین لەبەرەوەی ئێمە تەشویهی بازاڕی کارمان کردووە فەلسەفەی بازاڕی ئازاد لە ڕاستیەکە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ ئادەم سمت گەورە ئابووری ناسی بەناوی بەریتانی بەڵام ئینگلیسی نییە خۆی لە ئەسڵا سکۆتلندیە ئادەم سمت لە کتێب بەناو کتێبێکی زۆر بەناوبانگی نووسی ئەڵبەتە کتێبی تریشی نووسیوە لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی بەڵام ئەم کتێبەی لەبارەی ئەوەی کە پێڵەن سامانی وڵاتان زۆر ناوبانگی زیاتر دەرکردووە لەو کتێبەیە باس لەوەکە ئەگەر ئەڵێ ئەگەر حکوومەت تەدەخل نەکا لە ئابووری وڵاتە ئەوە دەسێکی شاراوە هەیە کە ئابووری هەموو کاتێک ئەهێنێتەوە هاوسەنگی و کێشەی ئابووری مەسەلەی هەڵبەزوودا بەسی نابێت ئەمە یعنی ئەمە پێویستەکە حکوومەت بە هیچ شێوەیەک تەدەخلی ئابووری نەکات لێرە بەڵام تەبان ئادەم سمت کابراایەکی نەزان نەبووە بڵێ حکوومەت ئەرکی نییە مەسئولیەتی نییە ئادەم سمتەوە حکوومەت ئەرکیەکی زۆر گەورەی هەیە ئەوەش ئەوەیە کە یاسا دابنێ چارچێوەیەکی یاسایی دابنێ بۆ شێوەی ئەوەی کە بازار ئەبرێ بڕێەوە ئاڵوگۆڕی بازرگانی بە شێوەیە کرێ یاساکان ئەرکی حکوومەتە دای بڕێژێ لە هەمان کاتە حکوومەت ئەرکی ئەوەی هەیە کە ئەمن و ئاسایش هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە دابین بکە بۆ ئەماش پێویستەکە باج وەربگرێ پێویستەکە پۆلیسی هەبێ پێویستەکە سوپای هەبێ پێویستەکە خەڵکی هەبێ ئەم شتانە دابین بکەن لێرە ئادەم سمت دووشتی بەلاوە زۆر گرنگە یەکیانەوەیە کە دابەشکردنی کارە دابەشکردنی کارەوەی کە مارکس زۆر بە دوور درێژی باسێکە کە پێویست ناکە یەکێک
کەسێک لە پیشەسازیەکە هەموو شتێک خۆی بیکە ئەتوانێت تەنها یەک بەشێکی بچووکی پرۆسەسی بۆ بەرهەمێنان بکە پێویست ناکە هەموو شتێک بکە ئەو دابەشکردنی کارە و ئاکات کە پرۆسەی بەرهەمێنان زۆر خێراترە بێتەوە لە هەمان کاتە کەڵکردنی سەرمایە زۆر پێویستە ئەگەر بازاڕی ئازاد نەبێت کەڵکردنی سەرمایە بە شێوەیەک نابێت کە پیشەسازی وڵات بەرەو پێشەوە بڕە بۆیە پێویستەکە چارچێوەیەکی یاسایی هەبێت بازاڕێکی ئازاد هەبێت بۆی ئەم دوو شتە دابین بکە یەکیان دابەشکردنی کارە ئەویتریان کەڵکردنی سەرمایە کەڵکردنی سەرمایە زۆر شتێکی گرنگە من لە دوایە جارێکی دێمەوە سەری کێشەکانی فەلسەفەی بازاڕی ئازاد لە ڕاستەکەیە ئەلبەتە بیرباوەڕەکانی ئادەم سمێت من داوای لێبرد نەکەم کە ئەچمە ئەم شتانە هیوادارم بێزار نەبن چونکە ئەمانە هەم مێژووە هەم مەسەلەی مەسایلی تێریە لە کاتێکا بوو کە شەڕی پیشەسازی لە بەریتانیا ڕوویدا یعنی لە دەوروبەری ساڵەکانی ناوەڕاستەکانی سەدەی هەژدەمەوە بۆ سەدەی نۆزدە کاتێکی زۆر تایبەت بوو ئەو کاتە بوو کە بەریتانیا ڕۆژ بۆ وڵاتەکانی تر وڵاتەکانی تریدا یەک کرد بوو وڵاتەکانی کردبوو بە بازاڕی خۆی ئەو کاتێک کە پیشەسازی لە ڕووی تەکنۆلۆژیە پێشکەوت بوو کە بەریتانیا وڵاتێکی زۆر زۆر بچوو بوو ئەیتوانی بەرهەم بێنێەوە کە ئێستاکەی سین بۆ هەموو دنیا ئەیتوانی بەرهەم بێن بێگومان ئەم قوتابخانەیە خۆی لە خۆیان بوو بە لە دوایەکە بوو بە بناغەیەک بۆ یعنی مەوەستم ئەم تیوریەی ئادەم سمیتە بوو بە بناغەیەک بۆ قوتابخانەیە کە پێیانەوتن مانچستەر لیبرڵ لە شەستەکانی سەدەی نۆزدەهەمە هاتەکایەوە ناوبانگی دەرکرد بوو پشتیوانی حکوومەتیانە کرد کە حکوومەت نابێ هیچ شتێک بکە لە دەرەوەی دابینکردنی ئەمن و ئاسایش و دیفاعکردن لە کۆمپانیاکانی ئینگلیزی بەریتانی لە دەرەوەی وڵات بێگومان ئەو کاتەش بوو کە قوتابخانەی مارکسیزم سەری هەڵدا بوو بەوەی کە سەرمایه‌داری خۆی کێشەی ناوخۆیی هەیە کێشەی زۆر سەرەکیە کێشەیە سروشتیە سەرمایه‌داری ناتوانێت بەسەر قەیرانەکانە زاڵ بێ هەموو کاتێک دووبارە بێتەوە و سەرمایه‌داری قۆناغێکی گوزەرە لە مێژووی مرۆڤایەتیە ئێستا بێ و 10 ساڵی تر بێ و 300 ساڵی تر بێ حتمما سەرمایه‌داری لە ناوەچێ ئەمە قوتابخانێکی جیاواز بوو لەو قوتابخانە زاڵی ئەو کاتێک کە حکوومەتەکانی ئەوروپا هەمویان هینان تەبەنیان کردبوو فەلسەفەی بازاڕی ئازادە بە تایبەتی ئەوەی ئادەم سمیتیشە کەوتە بەر پرسیارەوە لە کاتی ڕوودانی ئەوەی کە پێڵێن گرێت دپرێشن من ناوێنێم هەرچەنە زاراوەیەکی تەرجەمەی نییە من ناوێنم بە نشێوی نزم لە کاتێکە کە بازار ئازاد بوو کە حکوومەتەکانیش تەدەخولێکیان ناکرد لە کاروباری بازاڕی ئازادە بەڵام لە گرێت دپرێشنە لە نشێوی گەورەی ساڵی 1929 بەدواوە هەموو وڵاتە پێشکەوتەکان تووشی قەیرانێکی یەکجار زۆر گەورە بوون قەیرانەکە بڕاستی ئەوە بوو کە بێکاریەکی یەکجار زۆر گەورە بوو کۆمپانیایەکی زۆری بەتایبەتی ئەمریکی شکستیان خوارد ڕێژەی هەڵئاوسان یەکجار زۆر بەرز بووە بە دەرجەیەک لە دەست حکوومەتەکان دەرچوو زۆر بە ناوبانگە ئەڵێن لە ئەڵمانیا ئافرەتێک کە بچایە سەوزەی بکڕێ یەک عەلاگە پارەی لەگەڵ خۆیان برد لەو سەرەوە بە نیو عەلاگە سەوزەوە هاتەوە ئەوەنە قیمەتی پارەکە کەم بوو کە ڕێژەی هەڵاوسان لە قۆناغێکە لە سەردەمێکە لە ئەڵمانیا بوو بە 2000 لە سەدا زۆر کەس زۆر ئابووری ناس پرسیارن لە خۆیان کەوتیان باشە بەپێی ئەو قوتابخانەیە بۆیە بەپێی قسەکانی ئادەم سمیت وایە باشە حکوومەت تەدەخۆلی نەکرد لە ئوموری دەوڵەتە باشە بۆچی ئابووری هەموو جیهان کەوتە قەیرانێکی بەم شێوە خراپەوە کە هەزارها کۆمپانیا شکستیان خوارد زۆر بەناوبانگەکە لە نیویۆرک سەدەها سەرمایەدار خۆیان کوشت خەت پێشبینی ئەویان ناکە کە قەیرانێکی ئاوا دروست بێ لە وەڵامدا یەک لەو ئابووری ناسای زۆر مهمانە ناوی جۆن ماینەر کێنز بوو کابرایەکی ئینگلیز بوو لە ڕاستەکە ئەم ئینگلیزە کاتی خۆی لە ئۆفیسی ئیمپریالی ئینگلیز لە هێند کاری کردبوو تەنها شتێکی کە نووسی بووە لەسەر مەسەلەی دارایی هند بوو لە ساڵی 1990 کابرایەکی بەناوبانگ نەبوو بەڵام لە ساڵی 1936 کتێبێکی نووسیەوە لەسەر مەسەلەی بێکاری و نرخی فائیدەوەی نرخی قازانج باسی ئەمەی کرد لە هەوڵیدا بگاتە قەناعەتێک کە کێشەکانی سەرمایه‌داری چی بووە
هەموو سیستەمی جیهانی هێنایە بەر کێشەیەکی ئاواکە سیستەمەکە تووشی قەیرانێکی یەکجا زۆر خۆر بووە ئەو لەو بڕایە بوو کە سیستەمی سەرمایه‌داری خۆی خاوەنی کێشەیە جاگەر حکوومەت دەستێوەدان بکایانەی کا سەرمایه‌داری هەر خۆی تووشی ئەم کێشەیە هەموو کاتێک ئەم هەڵبەزوو دابەزەی کە هەیەی یەک تووشی قەیرانە بێ و دوای 4 ساڵی تر باشە بێتەوە و دوای 6 ساڵی تر ئەچێتەوە قەیران و عین ئەم سایکڵی کە هەیە ئەم وەرچەرخانە هەموو کاتێک ڕووەدا ئەو هاتەوە قەناعەتەی کە ئەمە ڕاستەکەی هەرچەنە ئاعترافی نەکرد کەنز بڵێ وەڵام مارکس ڕاست بوو کە سەرمایه‌داری خاوەنی کێشەیەکی سروشتی خۆی هەیە لە ناوخوا هەیەی بەڵام وتی ئەمە کێشەیە هەیە و تووشی قەیران نەرەبێت بۆیە ڕێی وابوو مادام وابێ ئەرکی حکوومەتە مەسئولیەتی حکوومەتە هەوڵدا کارتی گشتی کاتی حکوومەت بودجەی حکوومەت بەکاربێنێ بە شێوەیەک لەم هەڵبەزوو دابەزینەی ئابوووریە کەم بکاتەوە ناتوانێت بنەبڕی بکە بەڵام ئەتوانێت کەمی بکاتەوە ئەویش بە سیاسەتێکە بە نزی پێڵم دیمان مەنجمنت یعنی حکوومەت ئەو کاتێک کە قەیرانە بێ پارێکی زۆرە خاتە بازارەوە هەوڵەدا کەتی حکومی زۆر گەورە بکە دکتۆرە گرێت مامۆستا گرێت پۆلیسە گرێت سستەرە گرێت خەڵکیکی زۆرە گرێت لە بێکاری کەمەکاتەوە ئەو کاتێک کە لە بێکاری کەمەکاتەوە تەمانەمانە پارەیان دەنێ پارادا بەم خەڵکانی کە بەکرێگرێ ئەو خەڵکانە شەڕۆنە بازار شتەکڕن هێواشێش داخوازی لەسەر شتمەک زیاد دەکات ئەو چەند ساڵی پێچێ ساڵێک 2 ساڵ وای لێ دێ ئابووری جارێکی تر بەرەو باشترە ڕوا ئەو کاتە حکوومەت دەتوانێت ئەو خەڵکانەی کە لە کەتی گشتیا کارەکەن دەریان کا باڕۆنە بازاری ئازاد کار بۆ خۆیان بکەن یعنی حکوومەت پێویستەکە کەتی گشتی کەتی حکوومەت بەکاربێنێ بۆ ئەوەی کە لە ڕێژەی بەکاری کەم کاتەوە لە کاتی قەیرانە لە کاتی خۆشیانە ئەو خەڵکاناتوان بڕن لە بازاری ئازادە بۆ خۆیان کار بکەن. طبعا حکوومەتە ئەوروپیەکان هەر هەمویان ئەم سیاسەتە و ئەم فەلسەفەی کێنزیان تەبەنی کرد لە دوای شەڕی جیهانی دووەمەوە لە 45 بە دواوە هەر هەمویان تەبەنیون ئەم سیاسەتیان کرد. من لە بیرمە کە لە بەریتانیا یەکەم جار کە ڕۆیشتم بەریتانیا لە هەشتاکانە هەرچی پیشەسازی گەورە هەبوو هەمووی مڵکی حکوومەت بوو یعنی ئەگەر تۆ سەیری ئەوێت بکردایە وا تزانێ ئەمە وڵاتێکی سۆشیالیستیە لە تەلەفۆنەوە لە گازەوە لە قوتارەوە لە ئاوەوە لە هەموو شتێک هەر هەموو شتێک پیشەسازیەک سیارە تیارە هەرچی شتێک کە دروستەکە هەمووی مڵکی حکوومەت بوو هیچ شتێک زۆر شتێکی کەمە بوو کە مڵکی حکوومەت نەبوو لەبەرەوەی حکوومەت بوو بە خاوەنی هەموو شتێک لە ئابووریا و هەموو شتێکی بەدەست بوو هەموو شتێکی ئەبرد دەڕێ ئەم قوتابخانەیە لە هەفتاکانە تووشی کێشە بوو ئەڵبەتە کاتێکی خۆشیان هەبوو لە کۆتایی شەڕی جیهانی دووەمەوە هەموو وڵاتە ئەوروپیەکان بە شێوەیەکی گشتی بینای ئابووری خۆیان جارێکی کردەوە گەشەکردنی ئابووری لە هەموو وڵاتە ئەوروپیەکانە زۆر چاک بوو لە هەفتاکانە تووشی کێشە بوون ئەڵبەتە کێشەکەش ئەگەڕایەوە بۆ ئەوەی کە لە ساڵی 73 وڵاتانی ئۆپێک نرخی نەوتیان بەرز کردەوە لەوەی هەڕەشیان کەوتیان ئێمە نەوت نافرۆشین بەهۆی شەڕی ئیسرائیل و عەرەبەوە وتیان ئێمە نەوت نافرۆشین و نەوت نزیکی 300 بۆ 400% زیادی کرد نرخی لە دۆلارێک کوشتێکەوە چوو بە نزیکی 4 دۆلار ئەمەش بوو بەهۆیەوەی کە قەیرانێکی ئابووری لە وڵاتە پێشکەوتەکانە دروست بوو لە ساڵی 1974 حتا 76 قەیرانێکی ئابووری لە وڵاتانە دروست بوو ئەم قەیرانە بوو بەهۆیەوەی بە پێچەوانەی پێشبینیەکانی کەنزەوە هەردوو ڕێژەی هەڵاوسان و ڕێژەی بێکاری زۆر بەرز بوون من نامێ بچمە درێژەی ئەوەی کە ڕاستەکەی بناغەی قوتابخانەی کەنزیانزم لەسەر ئەوە بیناکرا کە ئەگەر بێت و کەتی حکومی پەرەی پێ بدرێ بێکاری کەمە بێتەوە بانۆک و بێکاری کەمە بێتەوە کە ئەگەر خەڵکی پارەی زیاتری بدێتێ خەڵک شتومەک زۆرەکرێ ڕێژەی هەڵاوسان بەرزە بێتەوە یعنی عیلاقەیەکی بەرەواژی عەکسی هەیە لە بەینی ڕێژەی بێکاری و ڕێژەی هەڵاوسانە ئەگەر یەکیان بەرز بێتەوە ئەیترانیزمە بێتەوە قوتابخانەکە هەرمووی لەسەر ئەساسی ئەم شتە بیناکرا کە شتێکە تیێرەکە زۆر بەجوانتر کاتی خۆی ڕوونکرایەوە یەکێک ناوی پرۆفێسەر فلیپس و لە لندن سکول ئۆف ئیکۆنۆمیکس دەرسیەوەتەوە لە ساڵی 1993 ئەم تیێرەی جارێکی داڕشتەوە بەڵام بە پێچەوانەی ئەم ینی پێشبینەکانی ئەم قوتابخانەیە لە ناوەڕاستی هەفتاکانە هەردوو ڕێژەکە بەرز بوونەوە لە هەمان کاتە بۆ نمونە ڕێژەی بێکاری لە بەریتانیا گەیشتە 25% زیاتر ڕێژەی هەڵاوسانیش گەیشتە 29 لە سەدا
لەبەرەوە زۆر کەس بیران لەمە کردوتیان باشە ئەگەر ئەم قوتابخانەیە ڕاستیەکەت هەردوو ڕێژەکە بۆچی وا بەیەکەوە لە هەمان کاتە بەرز بوونەوە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە خەڵک لێکدانەوەیەکی تر بکاتەوە چونکە کێنزێنەکان نیانتوانی قەناعەت بە ئابووری ناسان بکەن کە لێکدانەوەیەکی تری هەیە ئەم کێشکانەی ئەم قوتابخانەیە بوو بە ئەوەی ڕێی خۆش کرد بۆی قوتابخانەیەکی تر بە ناوی لیبرالی نوێ ئەو لیبرالی نوێیە کە ئێستا کەش زاڵە دەسەڵاتدارە لە هەموو جیانە ئەو قوتابخانەیە بێتە کایەوە ئەویش دژی هەموو دەستێوەدانێکی حکوومەتە لە کاروباری ئابووریە لە هەموو وڵاتانی جیانە قوتابخانەی لیبرالی نوێ لەو بڕایە بوو کە ئەم کێشەی بێکاری و کێشەی هەڵاوسانە هەرکی هۆکارەکەیەوە بوو حکوومەت تەدەخلی کردە ئوموری ئابووریە ئەگەر حکوومەتەی کردای ئەمە ڕووی نادەن بۆیە وایان ڕێیان وا بوو حکوومەت نابێت دەست لە هیچ شتێک بدات حکوومەت عیلاقەی بە هیچ شتێک نییە نە عیلاقەی بە نرخەوە هەیە نە عیلاقەی بە کرێوە هەیە نە عیلاقەی بۆیە کە هیچ پیشەسازیەک تەبەنی بکە یەک شتێک ناکەی شتێکی بەرهەم بێنێ هەردوو حکوومەتی ماگرێت تاچەر کە لە ساڵی 79 هاتە سەر حکوم و ڕۆناڵد ڕێیگنیش ڕیپەبلیکن کە لە ساڵی 80 هاتنە سەر حکوم هەردووکیان تەبەنی ئەم قوتابخانەیان کرد هەردووکیان قوتابخانەکان زۆر بە چاکی تەبەنی کرد پرۆفسۆری زۆر چاکیان هێنایەکایەوە کە سەر بەم قوتابخانەیە بوون ئەوانە سیاسەتی ئابووری ئەمریکا و بەریتانیان داڕشتەوە بن ئەوەی کە سیاسەتی بەریتانیا داڕشتەوە یەکێک بوو ڕایشکاری ماگرێت تاچەر بوو ناوی ئالەن کلارک بوو ئەو هەموو شتێکی تری داڕشتەوە ئیتر ئەوان چیان کرد هاتن لە ڕاستیەکەی هاتن هەموو حکوومەتی بەریتانی هات هەرچی شتێکی ملکی خۆی بۆ هەرمووی فرۆشت دەستێوەردان لە ڕووی نرخ و لە ڕووی کرێ و لە ڕووی فلانەوە ئەمانەی هەر هەمووی هەڵکرد حکوومەتی بەریتانی ئەو کاتە هەموو سێ مانگجارێک 33,000 خانووی دروستە کرد بۆی کێشەی بێماڵی نەبێ حکوومەت وازی هێنا لەم سیاسەتەوەکی کرێمە عیلاقەمان نییە بازار ێزاد ئەتوانێت خان بۆ خەڵک دروست بکەوە ئەمە مەسئولیەتی حکوومەتێ حکوومەتیان لە مەسئولیەتی دابینکردنی زۆر شت دەرکرد و هەموو پیشەسازیەکانیان بە شێوەیەکی گشتی هەر هەمویان فرۆشت من ناڵم بە هەرزانیان فرۆشت بەڵام هەر هەمویان لە کۆڵی حکوومەت کرد ئێستا کە حکوومەتی بەریتانی لە ڕاستیەکە پشتێکی زۆر کەمی هەیە لێ بدوجێبێتە ئەوانش عیلاقەیان بە مەسەلەی لێکۆڵینەوە لە مەسەلەی ڕوسێکی شتی ئاسمانی و شتی تیارەوە شتی حەساسانە هەیە ئەگینا حکوومەتی بەریتانی لە ڕاستیەکە شتێکی ئەوتۆی لە هیچ شتێکان نەماوە لەو کاتەوە طبعا ئەم سیاسەتە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە وەکو لە پێشە باسم کرد ئەو سێ ڕێکخراوە تەبەنی ئەمەیان کردو ئەم سیاسەتە بەڕێوە ئەبەن بە شێوەیەکی زۆر جوان ئەزمموی وڵاتە گەشەکەرەکان ئەوبەتە زۆر جیاوازە لە ئەزمموی وڵاتە پێشکەوتەکانی زۆربەی وڵاتە ئەوەی کە پیاڵان هەژار یاوەتانە گەشەکەر لە سەدەی پێشووە لە شەستەکانە وڵاتە ئیستعمارەکان کشانەوە تەنان وڵاتە ئەفریقیەکانیشان بەجێ هێڵاو وتەن ئێوە سەر بەخۆن ئیتر لە مۆدا خۆتان مەسئولن لە پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی خۆتان هیچ عیلاقەیەکی بە ئێمەوە ئەوبەتە ئەتوانین حەزناک قسە لەسەر بکەین ئایا بە تەواوی کشانەوە یا بین بەڵام بە شێوەیەکی ڕسمی لە هەموو وڵاتانە کشانەوە بەڵام دوای 20 ساڵ بە پێچەوانەی پێشبینی زۆربەی خەڵکی شۆڕژ گێڕەوە کە گوایە ئەگەر ئیستعمار نەبێ ئەگەر ئیمپریاریەت نەبێ ئەم وڵاتانە هەمویان پێشەکەون بە پێچانە وا دەرنەچوون وا دەرنەچوو چونکە هۆکارەکەشی ئەو بۆ وڵاتانە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە ئامادە نەبوون و نەشیان ئەتوانی ئەو پێشکەوتنە سیاسی و ئابووریەی کە پێشبینیان لێکرا بەدەستی بێنن زۆربەی ئەو وڵاتە هەژارانە هەمووی کەسێک یا حزبێکی دیکتاتۆری هاتە سەر حکوم بۆ حزبش ئەو کەسە دیکتاتۆریە هەموو سامانی وڵاتی بەهەدەردا و بەخراب بەکاریەنا و هەتاکو هاتە دەوروبەری هەفتاکان هەموو لە وڵاتانە ئەوە خۆمان ئەزانین لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرمووی ئەسکەر جێیش لەسەر حکوم بووە هەموو وڵاتە ئەفریقیەکان هەموو وڵاتەکانی لە ئەمریکای لاتینی هەموو وڵاتەکانی ئاسیا هەمووی خەڵکی دیکتاتۆر لەسەر حکوم بوو ئەمانەش ڕێگەیان خۆش نەکرد بۆ پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی زۆر ئابووری ناسی ئەوروپی ئەڵێن ئەو کاتە قۆناغێک بوو دووڕیانێک بوو دووڕیانێکی وەرچەخان بوو ئەگەر وڵاتە هەژارەکان بیان ویستایە ئەیانتوانی پێشکەوتنی
ئابووری کۆمەڵایەتی خۆیان بەدەست بێنن بەڵام ئەڵبەتە بیلەوە ناکەنە بۆ منە زۆر وڵاتی ئەفریقی ئەو کاتێک کە ئیستعمار بەجێ هێڵان ڕەنگە 10 کەس 15 کەسی خوێنەواریان نەبووایە لە ئاسی ئەوەی بەکەلۆرێسشی هەبووایە من بیستمە کە جیبۆتی کە سەربەڵکە بوو بۆ وڵاتێکی سەربەخۆ تەنها 4 کەسی تیا بوو بەکەلۆرێسی بوو ئەنێ ئەوان لە ڕووی کۆمەڵایەتی پێشکەوتنی کۆمەڵایەتەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی مەسەلەی ڕۆشنبیریەوە خەڵکێکەوتن وڵاتی ئێمەش لە ئەتوانم بڵێم لە 60ەکانیشا ئەینی ئێستاکە بیرەکەینەوە لەم هەولێرە ئێستاکە هەزارها دکتۆر هەیە و خاوەن دکتۆرا هەیە لەو کاتە ڕەنگە 3 کەس 4 کەس نەبایەکە وابووین معناوە نییە دکتۆراکانی ئێرە زۆر ئێستاکە زۆر زۆر باشن بەڵام بەر لە ڕووی قۆناغی گەشەکردنی ئابووری و پەروەردەییەوە ئەو کاتە هەموو وڵات هەژارەکان زۆر دەواکەوتوو بن لەو ئاسان نەبوون کە بتوانن زەمانەتی ئەوە بکەن پێشکەوتنی یعنی سیستەمێک دامەزرێنی کە پێشکەوتنی ئابووری خۆیان بەرەو پێشەوە بەرن لە 60ەکان و 70ەکانە ئەڵبەتا قوتابخانەیەکی تر هەبوو بۆ وڵاتانە ئەو بوو بەرەی سۆڤێتە بوو کە باسی ئەویانە کرد ئەمە وڵاتە ئیمپریالیەکان ناهێڵن وڵاتە هەژارەکان پێش بکەوت لە قازانجیانە نییە چونکە ناهێڵن تەکنۆلۆژیان پێ بگە ناهێڵن سەرمایان پێ بگە ناهێڵن خوێنەواریان پێ بگە لەبەرە تاکە چارەیەکی ئەم وڵاتانە ئەوەیە کە بە یارمەتی وڵاتانی کەمپی سۆشیالیست یەکێتی سۆڤێت و وڵاتەکانی تر ئەمانە تەبەنی سیستەمی سۆشیالیستی بکەن و ئەمە تاکە ڕێگەیەکە بۆ پێشکەوتنیەوە ئەوش بوو بەهۆی ئەوەی کە هەمومان ئەیزانین یەکێتی سۆڤێت پشتیوانی کرد لە دیکتاتۆرێکی زۆر لە هەموو جیهانە و ئەو وڵاتانەش بە خراپترین وڵات دەرچوون لە دوایەکە عێراق نمونەیە سووریا جەمال عەبدناسر هەم چەند جەنراڵی بۆ نمونە مەنگستووە خەڵکانێکی تر لە ئەفریقا کە ئەوانە لە ئاخرەتەیە کە کەوتن وڵاتەکان بەڕووخاوی بەجێڵە ئەمەش قوتابخانەیەک بوو لە کاتی خۆیان کە قوتابخانەی جیهانی سێمیان پێوت نامێ بچمە درێژی تەفسیری ئەمە بەڵام کۆمەڵی خەڵک هەبوون کە لە ڕووی تیۆریەوە کە تیۆریزەی ئەم مەسەلەیان کرد پۆل باران و پۆل سویزی و هاری ماکدۆف و کۆمەڵی خەڵکی تر بوون لە 60ەکان و 70ەکانە ئەم شتیان داڕشتەوە وەکو مەسائلی تیۆری وتیان تاکە ڕێگە چارەیەکەوەیە کە ئەم وڵاتە هەژارانە ڕێگەی سێم هەڵبژێرن ئەوش ئەو ڕێگەیە کە بە یارمەتی یەکێتی سۆڤێت ببن بە وڵاتی سۆشیالیستی بەڕێباسی ئەمەم کرد ئەزمموی هەشتاکان و نەوەتەکانی وڵاتە گەشەکەرەکان ئەوە بوو کە هەموو زۆربەی وڵاتە هەژارەکان لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانە کەوتنە ژێر قەرزێکی یەکجار زۆر گەورەوە ئەمەش یەک وڵات نەبوو زۆربەی وڵاتە ئەفریقیەکان زۆربەی وڵاتەکانی ئەمریکای لاتینی بوو زۆر لە وڵاتە ئاسیویەکان کەوتنە ژێر قەرزێکی یەکجار زۆر گەورە قەرزەکەش وڵاتەکەی من لە جێگەیەکی ترا باسیەوەم کردووە نرخی نەوت زۆر بەرز بووەوە نرخی قازانج لەسەر قارز زۆر نزم بوو هەردوو ئەم شتە ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی کە قەرزێکی زۆر هەزان هەبوو و وڵاتە پێشکەوتەکانیش بە تایبەتی بانکەکان هانی دیکتاتۆرەکانیان داوتیان قەرزێک قەرزانە تۆ 1% ئەدەی قەیچەکە بە 5 ساڵی ترشی بیدەیتەوە قەرزێکی زۆریان من ناڵم پێیان تەحمیل کردن بەڵام دیکتاتۆرەکانیشی لە قازانجانە بوو کە پارەیەکی زۆر بە قەرز زۆر بگرن کە وەریان گرت لە کاتێکشا کە سیاسەتی ڕۆنالد ڕێگن و مارگریت تاچەر هەردوو حکوومەتی ئەمریکی و بەریتانی لە ڕووی مەسەلەی دراویەوە گۆڕا لە هەشتاکانە لەوەی کە نرخی قازانج لەسەر قەرز 1% بێ لە ماوەی 5 ساڵە بووە 15-16% بوو بە 15-16% ئەم وڵاتانە کەوتن بەژێر هاوارێکی قەرزەوە کە بە هیچ شێوەیەک نەیانتوانی قەرزەکانیان بدەنەوە نەیانتوان تووشی ئەوەی کە پێڵەن قەیرانی قەرزی هەموو دنیا تووشی ئەمە بوون طبعاً کە تووشی ئەمە بوون ئەبێ بڕن لە هانا بۆ کوێ بن هانا بۆ ئەم ڕێکخراوانە بن ئەم دوو سێ ڕێکخراوەی کە هەبن کە پارەیان لە بەردەسایە سندوقی دراوی جیهانی و بانکی جیهانی پیانوتن ئێمە پێویستمان بۆ قەرزەیە قەرزمان بدەنێ بۆی قەرزەکان بدەینێ ئەوانیش پیانوتن ئێمە توانین قەرزتان بدەینێ بەڵام ئێمە مەرجمان هەیە لەسەر قەرزەکان ئەمە پێوترێ IMF کۆندیشناڵەتی زۆر تێرمێکی مهمە زۆر کاری لەسەرکراوە زۆر شتی لەسەر نووسراوە ئەمان بە پەیڕەوی ئایدۆلۆژی لیبرالی داوایان کوتانەوە بێ تەبەنی بازاڕی ئازاد بکەن ئێوە پێویستەکە گومرگتان نەبێت لەسەر هیچ شتێک ئێوە پێویستەکە کەتی حکومی بچوک بکەنەوە ئێوە پێویستەکە ئەو شتانەی کە کۆمەکی نان و
خواردن و کرێ و خوێندن و فڵان ئەوانەیە پێویستەکە ئەوانە لابن ئەگەر ئەوانە لابرن ئێمەش بەسەر چاو قاستان بدەین طبعا ئەوانش چاریان نەبوو قەرزێکی یەکجا زۆریان بوو مەجبور بوون زۆربەی وڵاتان بە قسەی IMF و وەڵد بانکیان کرد مەجبور بوون کە حکوومەتیان بچوو کردەوە ئەو کۆمەکەیکی کۆمەڵایەتی خۆیان هەبوو وەکو وڵاتی ئێمە بۆن منە هەژارانەیە پەککەوتوانەیە فلانە ئەم هەموو شتانە هەموویان لابرد بۆ خۆیان پیشەسازیەکانیشان لە هەموو کاروبارەکە ئەوان دەستیان دێڵگرت وتیان بازاڕی ئازاد چیەکە پێویستەکە ئێمە و قەرزەوەربین زۆر وڵاتە گەشتەکە و زۆر وڵاتە هەژارەکان بە پێچەوانەی ئەوەی کە ئایدۆلۆجی لیبرالی پێشبینیە کرد ئەمان تووشی نوشتێکی یەکجار زۆر گەورە بوونەوە تووشی ماڵوێرانەیەکی یەکجار زۆر گەورە بوونەوە کە زۆر ئابووری ناس لە دنیا دەیەکانی یعنی هەشتاکان نەوەتەکان بە دوو دەی لە ناوچوو سێ بکەن ئەڵێن دوو دەیە بوو لە ژیانی هەموو وڵاتە هەژارەکانە هیچ قازانجێکی نەبوو خەڵک شکستی هێنالەوە من لێرە ئامارێکەیە حەزەکەم بە کورتی باسەکەم حەز ناکەم بچین بە هەموو شتێکاوەیەکە لێرە چەند گروپێک وڵاتان هەیە بە کوتی باسێکم ڕۆژهەڵاتی ئاسیا ئەو وڵاتانەی کۆکو سنگاپور و تایلند و کۆریا و فلیپین و مالێزیا و ئەندونوسیا ئەو وڵاتان ئەگرێتەوە ئەمریکای باشوور ئەو کاریبیان هەموو وڵاتەکانی ئەمریکای لاتی نەگرێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئازانین نیمچە بیابانی ئەفریقا هەموو وڵاتە ئەفریقەکان ئەگرێتەوە کە نزیکی 48 وڵاتن 48 بە بچووک و گەورە بە شێوەیەکی گشتی وڵاتە کەم دەرامەتەکان و وڵاتە بەرز دەرامەتەکان ئەگەر سەیری آخر ستون بکەین لە ساڵی هەفتاوە بۆ 2005 وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوانەی کەوتم کۆریای باشوور و ئەو وڵاتانە نەشونمای ئابووریان 6%دایە بە شێوەیەکی ئەڤرێج یعنی لە هەموو لە هەفتاوە تاکو 2005 6% بووە وڵاتانی ئەمریکای باشوور 1.3% بووە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 1% بووە وڵاتانی باشووری ئاسیا کە هند و پاکستان و بۆرما و ئەو وڵاتان سریلانکە هەنێ لە وڵاتان ئاگرێتەوە 2.7% بووە وڵاتانی نیمچە بیابانی ئەفریقا لە ڕاستیەکەیە 0.1% نییە 9.1%دایە بە شێوەیەکی گشتی هەموو وڵاتە هەژارەکان 2% گەشەکردنی ئابووریانە بووە وڵاتانی بەرزدەرامەت 2.2 گەشەکردیانە بووە 2 پوین بۆ وڵاتی هەژار یەکجار زۆر کەمەکەشی ئەگەڕێتەوە 2 پوین بۆ وڵاتی دەوڵەمەند یەکجار زۆر بەرزە ئێستا بۆ بنە ساڵی پار گەشەکردنی ئابووری بەریتانیا 2.9 بووە 2.9 بۆ وڵاتێکی گەشەکردو زۆرەزار چونکە ئەو وڵاتێکی دروستکراوە پێویستیان بە هیچ پارەیەک نییە لە ژێرخانی ئابووریا بەکاری بێنن ئەوان وڵاتێکە دروست بووە ئەگەر شتێکی تر بەکار بێنن ئەوە شت چاککەن گەشەکردنی زیاتری پێدەن بۆ وڵاتی لەلایەک تر لە بیرم نەچێ ڕێژەی زیادبوونی دانیشتوانی وڵاتانی دەوڵەمەند هەرمووی 1% کەمترە تۆ 1% دانیشتوانی وڵاتت زیاد بوو بێ بەڵام گەشەکردنی ئابووری 2.2 بێ معناوێت تۆ ینی وڵاتەکەت بە نزیکی 1.2 دەوڵەمەندتر بووە لە جارە بۆ وڵاتانی هەژار 2.1 جار زۆر کەمە چونکە زیادبوونی دانیشتوانی وڵاتانی هەژار زۆر بەرزە زۆر بۆ وڵاتە ئەفریقەکان 3% زیاترە زۆر کەم وڵات هەیە ئەوە باسی سی نەکەین کە بە زۆر ئێستاکە 1%دایە بەڵام ئەگەر بێت و دانیشتوانی وڵات 2% زیادی کرد بێ کە لەوە لە ڕاستەکەی بەرزترە گەشەکردنی ئابووریش 2% زیادی کرد بێ یعنی ئەم وڵاتە هیچی نەکردووە چونکە ئەو 2% زیادەیە نانەکە بە قوڕگی ئەو 2% زیادەی کە لەدایک بووە لەبەرەوە ڕاستەکەی سەیری بکەیت لە ساڵی 1970 تاکو 2005 وڵاتە هەژارەکان گەشەیەکی ئابووری ئەوتۆیان نەکردووە بە گەشەکردن بژمێردرێ لە بینی ئەمانە لە بینی ئەم گروپانە دوو گروپ هەن زۆر متەناقزن بێ یعنی زۆر لە یەکەوە دوورن وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە شێوەیەکی گشتی 6% زیادیان کردووە وڵاتانی ئەفریقا هیچیان زیاد نەکردو هۆکارەکەی چییە باش عینی هەم وڵاتانە وەک یەکەژار بوون لە 50کان و 60کانە یعنی بن نمونەیە هێنمەوە ئەڵێن خەڵکی هۆنگ کۆنگ بە خەڵکی تایوان ئەڵێن ئەو وڵاتە هەر زۆرناو بوو کاتی خۆی ئەڵێن لە 50کانە تایوان هەر زۆرناو بوو هەر خەڵکی فەلاح بوون کشتوکار بوون خەڵکی دواکۆبی ئێستاش وایان پێڵێ
باشە وڵاتان عینی وەک وڵاتانی ئەفریقی وەک وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ئاسیاوە بوون بۆ وڵاتانی خۆمان وڵاتانی شەرقی ئەوسەدن بۆچی گروپێک وڵات زۆر پێشکەوتون بۆچی ئەو دوو گروپ و سێ گروپەکەی تر گەشەیان نەکرد حکمەتەکە لەماچی من ئەمەیە پەنجە بخەمە سەر ئەم حکمەتە ئەو فەلسەفەیە بۆچی ئەمە وابوو ئەم گۆڕانە زۆر گەورەیە لە بینی ئەم دوانە هەیە ئەم شتا گەڕێتەوە بۆ شتێک کە بۆ هۆکارێک کە پێڵێن حکوومەتی گەشەکەر حکوومەتی گەشەکەر یعنی حکوومەت چەندێک ئەتوانێت لە ئابووری وڵاتە نەخشی هەبێت تاکو بتانێت بەرەو پێشەوەی بڵێ ئەگەر سەری ئەو دوو گروپە بکەین وەکو باسم کرد وڵاتانی ئەفریقی حکوومەتێکی بچووک تەنانەت خوێندن هەموو شتێک بەپارەی ئێستش لە ئەفریقا بەڵام وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە شێوەیەکی زۆر کاریگەر بە شێوەیەکی کارا حکوومەت وجودی هەبوو لە نەخشی لە پلانی ئابووری وڵاتە بۆ ئەم جیاوازەکە گەڕێتەوە بۆمە بەڵام ئەمە تەبعاً لە ڕووی تیۆریەوە جارێکی داڕێژرایەوە بە دژی ئەو قوتابخانەی کە باسم کرد لیبراڵینەوە قوتابخانەیەکی تر دروست بوو کە قوتابخانەی پێڵەن دیڤەلۆپمەنتڵ ستەیت ئابووری ناسان هەموو هۆکاری گەشەکردنی ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ئاسیا گەڕنەوە بۆ نەخشی حکوومەت بە کورتی حکوومەتی گەشەکەر و حکوومەتەیە کە هێزوتانایەک لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆکاتەوە و چوارچێوەیەک ئەدا بە ئابووری وڵات بە شێوەیەک کە گەشەکردنی ئابووری لە چەند ساڵێکە لە ڕێژەیەک کەمتر نەبێت کە بە ڕێژەی گەشەکردنی ناوەبرێ کە ئەویش 5%. ئەگەر وڵات 5% گەشەی کرد بەو ڕێژەیە پێڵم ڕێژەیەک کە بە گەشەکردن ئەناسرێت چونکە حسابی 5% بکەیت بۆ وڵاتێکی ئەفریقی ئەگەر دانیشتوانی ئەو وڵاتە 2% زیاد بکە 3% زیاد بکە یعنی ئەو وڵاتە هێشتا هەر گەشەی کردو هێشتا 2% 3% گەشەی کرد بۆی 5% پێوەرە بۆ وڵاتێک کە پێ یعنی نابوونرێت کە وڵاتێک گەشەی ئابووریەکە لە 5% بەکەڵکی ئەو تۆ نایە چونکە ژێرخانی ئابووری دروست بکەی سەرمایەکی زۆریوێ تۆ ئەگەر دانیشتوانت زۆر بەرز بێتەوە پێویستی بە مەکتەبی زۆر هەیە خستخانەی زۆر هەیە خواردنی زۆر هەیە 5% ئەو ڕێژەیە کە ئابووری ناسان ڕاستن یا هەڵام من خۆم یەکێکم لەوانەیە ئەڵم لە 5% کەمتر بە گەشەکردنی ئابووری ناژمێردرێ بەواتایەکی تر حکوومەتی گەشەکەر ئەوەیە کە ڕاستەکە هەموو سیاستەکانی هەموو تواناکانی هەموو سەرچاوەکانی کۆ ئەکاتەوە لە پێنا ئەیخاتە چوارچێوەیەکەوە کە گەشەکردنی ئابووری بەدەستبێنێت ئەو حکوومەتە سفات و خەسەتی تایبەتی خۆی پێویستەکانمانە کاری لەسەر کراوە و پەنجەی خراوەتە سەر من بە کوتی باسییانەکەم هەمویان شایانی ئەوەن لێکۆڵینەوەی تایبەتیان لەسەر بکرێ هەمویان لە کوردستان شایانی ئەوەن کە خەڵکێکی پسپۆر بێت بەسەر ئەمانە کار بکات و شتەکان زۆر بەجوانی ڕوون بکاتەوە حکوومەتی خۆمان تاکو بە چاوڕوونیانە بێت یەکێک لەوانە پێویستەکە ئەو حکوومەتە هەڵبژاردەیەک ئەوەی کە پێڵەن نخبەیەکی هەبێ کە دید و ڕوانگەی گەشەکردنی هەبێ نخبەیەکە بێ کە بڵێ من هەوڵە دەم 5 ساڵی تر ئەم وڵاتە بەم شێوەی لێدێ لە 10 ساڵە هەوڵەتەم ئەم وڵاتە بەم ئاستای گەشەکردنە بگە ئەو نخبەیە زۆر پێویستە بەبێ ئەو نخبەیە بەتەنها کەس ناکرێت بۆ نمونە تەنها بە خەڵکی سیاسی ناکرێت پێویستەکە نخبەیەک بێ دیدی هەبێ ڕوانگەی هەبێ پلانشی هەبێ لە هەمان کاتە پێویستەکە حکوومەت سەربەخۆیەکی هەبێ ئۆتۆنۆمیەکی هەبێ لە بەرژەوەندی تەسکی چین و تۆژە کۆمەڵایەتەکان لە هەموو وڵاتێکە توێژ و چینی کۆمەڵایەتی ئەیانەیە کار بکەنە سەر حکوومەت بۆی قازان بۆی ئەوان سوود زیاتر وەربگرن ئیتر ئایا لە کاتی وەکو حکوومەتی مەلەکیە دەرەبەگو ئاغاکانە یا لە کاتێکی ترا ڕئیس عەشیرەتەکانە یا لە وڵاتێکی ترا چینی کرێکارە یاوەتانە چینێکی خوێنەوارە پێویستەکە حکوومەتی گەشەکەر حکوومەتێک بێت لەسەرەوەی بەرژەوەندی تەسکی چین و توێژ بێ ئەبێ هەوڵ بدە وەکو بەرژەوەندی نەتەوەی کار بکە یعنی دایمە چاوی لەوە بێ کە بڵێ من ئەمە لە بەرژەوەندی ڕەنەیە یەکلایەنەکانە بێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە درێژ مدەتە لە بەرژەوەندی هەموو وڵاتە لە بەرژەوەندی هەموو نەتەوەی من خۆم 100% لەسەر ئەم مەسەلەیە ڕێم خۆم ساغ نەکردێتە ئایا حکوومەتێک ئەتوانێت 100% ئەو سەربەخۆیی هەبێ لەسەرەوەی ئەو
زەخت و پاڵەپەستۆی کە چینێک دەسەڵاتیان هەیە بتوانێت ئەم ئازادی ئۆتۆنۆمی هەبێ من لە لای من ئەم مەسەلەیە ساغ نەبووە ئێمە خۆمانەی بین تەجروبەشمانەیە لە کوردستان ئابینین حکوومەتی ئێمە لەژێر کارتێکەری یاوەتەن لەژێر پاڵەپەستۆی چینێکە یا توێژێکی کۆمەڵایەتیە ئیتر توێژە کۆمەڵایەتەکە حیزبیە عشاعریە بۆ منە کۆنەدا دەرەبە بۆ ئاغاکان ناچۆنێت توێژەکە توانێت زەختە حکوومەت بکە بەڵام حکوومەتی گەشەکە پێویستەکە هەڵبدا لەسەرەوەی بەرژەوەندی تەسکی چینێک بێت پێویستەکە حکوومەت خەڵکێکی هەبێ خەڵکێکی بێروکراتی هەبێت مشکلەی وڵاتانی هەژار ئەوەیە کە خەڵکی بێروکراتیان نییە نەک بێروکراتیان زۆرن بێروکراتی ئەسڵیان نییە بێروکراتی ئەویان نییە کە بۆ منە ئەزانێ ئەم بەشەی ئەم جێگەی حکوومەتە ئەبرێ بەڕێوە پێویستەکە چۆن بڕێوە یاساکانی بزانێ مێژەکەی بزانێ قەت هەڵی لە جێ دەست دەرنەچێت خەڵک ناتوانێت فێڵی لێ بکە و خەڵکش ناتوانێت زۆری لێ بکە بڵێ نەخێت تۆ ئیلا ئەبێ ئەم مەسەلەیە بەبێ قانونی بکەیت ئەو چینە ئەو توێژە بێروکراتە زۆر پێویستن بۆ حکوومەتێکی گەشەکە ئەم توێژە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە ئەیبینی بڕۆ یەک دیپارتمنتێکی حکوومەتی بەریتانیا فەڕەنسیەوە بینی خەڵکێکی بێروکات هەیە ڕئیسی وزراش ناتوانێت ڕێی پێ بگۆڕێت یعنی کەشتێکی وێت ئەمە ببوورن کە ئەمە یاسا واڵێ هیچ ڕئیسی وزرا ناتوانێت پێ بگۆڕێت ئێمە پێویستمان بە خەڵکێکی ئاوایە مەوەستم حکوومەتی گەشەکە پێویستی بە توێژێکی ئاوایە کە بتوانێت جرئەت بکا بە ڕئیسی وزرا بڕێ نەخێر نایکەم تۆ غەڵەتی لەلایەکی تر لە ڕووی کێنیەوە پێویستەکە ڕێکخراوی ئەوەی کە پێڵن ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی پێویستەکە لاواز بن لاوازی ڕاستەکەی گەڕێتەوە بۆ چەمکێکی تر کە لە ڕووی مەسەلەی سیاسیەوە مەسەلەی دیکتاتۆری مەسەلەی دیموکراسی جیاوازیان چێ لەو حکوومەتی گەشەکە ئێمە لە قۆناغێکی گەشەکردنی ئابوووریە ئەگەر وڵات دیموکراسی هەبێ دیموکراسی بێ و ئەگەر بێت و کەڵەکردنی سەرمایهداری سەرمایە بەو شێوەیە بێت کە تۆ بتانی دابەشی بکەیت و هەژاری لە ناوبەریت و هەموو شتێک بە ویستی خەڵکی بکەیت خۆی ڕاستەکە سەرمایەکە لە وڵاتی هێژارەکەمە شتێکی زۆر کەمی ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە تۆ ژێرخانی ئابووری دروست بکەیت پارێکی زۆر کەمی ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە من خۆم قەناعەتم وایە پارێکی زۆر کەمی ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە کارگەیەک دروست بکەیت کەڵگەیەک دروست بکەیت خەستخانەیەک دروست بکەیت فلان دروست بکەیت تۆ لەم بەینا لە بینی ئیختیارێکای ئەو پارەی کە هەیە ئەیدەی بە خەڵکی هەم فەقیر ڕۆژات وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنەکان ئەیانەوە یاوەتانە گلی ئەدەیتەوە ئابووری وڵات دروستەکەی ئەڵێ لە 10 ساڵی تراوەست هەموو کەسێک باشەکە کامیان باشترە تێرێکە واڵێ ئەڵێ هەموو قۆناغەکانی قۆناغی سەرەتای گەشەکردنی ئابووریە ئەو وڵاتانەی کە دیکتاتۆریەتی تیازاڵ بووە گەشەکردنی ئابووری باشتر بووە لە وڵاتانەی کە دیموکراسی تیاز من ئەما هێڵمەوە بۆ خۆتان بێ لێ بکەنەوە کە کامیان ڕاستە و کامیان هەڵەیە بەڵام لە ڕووی تێریە ئەم مۆزوعە لە ڕاستیەکەی وەکو ئەڵێن عەقڵی بۆ ئەچێت یعنی ئینگلیز ئەڵێ it makes sense لەو ژوورەوە کە تۆ سەرمایەیەکی زۆر کەمت هەبێ ئەی بەخشێنیتەوە ناو خەڵکیە یاوەتانی ڕێی کارگەیەکی پێ دروست بکەیت کامیان باشە لە ڕووی ڕێکخراوە دیموکراسیەکان و کۆمەلگای مەدەنیەوە ئەوەیە کە تۆ بڕۆ بینی بە فەقیر ڕۆژە باشترە ئەوان تێر پێ باشترە نەکەوەی کارگەیەک دروست بکەیت و خستخانەی دروست بکەیت فڵان دروست بکەیت پێکاتەیەکی تری حکوومەتی گەشەکەرەوەیە مەرج نییە ئەم حکوومەتە دیموکراسی بێ و لە ڕێگەی دەنگدانەوە هاتێتە سەر حکوومەت پێویستەکە ئەو حکوومەتە هەوڵ بدا ڕەوایی لەناو خەڵکا پیا بکە لە ڕووی ئەدای پێشکەوتنەوە ئەگەر حکوومەتەکە توانی پێشکەوتنی ئابووری بۆ خەڵک دابین بکە توانی کار بۆ خەڵک دابین بکە ئەگەر توانی زەمانەتی خواردن و خەستخانە و دەربان و شت بۆ خەڵک بکە ئەمە ڕەوایی یەک پێیاکە ئەم ڕەوایە لە ڕێی ئەداوای لە ڕێی سنۆقی دەنگدانەوە ئەم مەسەلەیەش خۆی لە ڕاستیەکەیە ببرن ئەمە کێشەی لەسەرە خەڵکێک زۆر مناقشەی لەسەر کردووە زۆریشی لەسەر نووسراوەکە ئەشەیە گەشەکردنی ئابووری هەبێ و دیموکراسیش هەبێ لامان کاتە نەکۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا لەو کاتێک کە گەشتکردنی ئابووریان کرد هەر هەمویان وڵاتی دیکتاتۆری بوو لە سایەی دیکتاتۆریەتە ئەو وڵاتانە گەشتیان خەڵکەیە قساکەنەوە نەخێر دیموکراسیش ئەبێ ئەتوانی دیموکراتیش بیت و لامان کاتە ئەشتوانی گەشەکردنی ئابووریش بەدەستپێنی بەڵام ئەم مەسەلەیە زۆر مناقشاڵەگرێ زۆر پیتری لەسەر نووسراوە من ناچمە تەفسیلی ئێمە ئەوی تریان ینی بە شێوەیەکی گشتی ینی حکوومەتی گەشەکەر ئەو حکوومەتەیە کە دیتی هەیە ڕوانگەیەکی درێژخایەنی هەیە کە وەکو ڕوانگەی هەیە هەوڵشەدا کەرەکسەکانی گەشەکردنی ئابووری دابین بکە ئەو کەرەسانەش چییە ئەوەی پێویستەکە
سەرمایی پێویستی هەبێ تەکنۆلۆژیا دروست بکە و لامان کاتە هێزی کارەکەشی تدریب پێ بکە. یعنی تۆ ناتوانانی بە کرێکارێکی نەخوێنەوار پێشکەوتنی ئابووری بکەیت. پێویستەکەوە ئەرکی حکوومەتە، مەسئولیەتی حکوومەتە زەمانەتی ئەوە بکە کرێکارەکەی پێشەکەیە تەکنۆلۆژیا دێ. ئەگەر ئێمە سەیری یعنی بۆن منە سەیری وڵاتانی ئەو ڕۆژهەڵاتی ئاسیا بکەین کە تەکنۆلۆژیان چۆن دروست کرد، چۆن شتیان بەدەستێنا، چۆن پێشکەوتنی تەکنۆلۆژیان کرد، ئێمە هەر عەقڵمان بۆی ناچێت. من لە هەفتاکانە لە کتێبێک خوێندنەوە لە کۆریا لە پێشە کە سیارەیان دروست کرد لە پێشە نەیانەزانێ هەر بە دواوە ڕۆژ بە پێشان ناڕۆشت. هەر بە هەموو تەجروبەیەکیان کرد بۆ ئەوەی کە بزان خۆیان ئەتوان چی شتێک بۆ خۆیان دروستکردن. ئێستاشە بینین تەکنۆلۆژیای کۆریای باشوور منافسەی تەکنۆلۆژیای هەموو ئەوروپاکە. یعنی حکوومەت مەسئولیەتێتی ئەمە بکە، بەڵام حکوومەت کەرەسەکانی پێشکەوتنیش پێویستەکە دابین کە هەوڵی بۆ بدە. هەوڵی بۆ بدە لە هەفتاکان و شەستەکان و هەفتاکانە پیانەوە تەکنۆلۆجیکەل ئەسپۆناژ، یعنی جاسوسیەتی تەکنۆلۆژی یەکێک لە مشکلەکانی وڵاتە ئەوروپیەکان بوو. ئەوە بوو وڵاتانی تر ئەڕۆیشتن سڕی تەکنۆلۆژیەکانی وڵاتەکانی تریان ئەدزی بۆ ئەوەی خۆیان پێش بکەون. وڵاتی گەشەکەر پێویستەکە هەموو هەوڵێکدا بۆی تەکنۆلۆژی بۆ خۆی دەبن و هەموو هەوڵێکی بدا بۆ ئەوەی سەرمایەکی ئەو تۆ هەبێ بتوانێت بینای ژێرخانی ئابووریتی لە هەموو ڕێیەکە بگرێن. ئەمە ئەرکی حکوومەتەکە بکرێن. بێینە سەر کوردستان. کوردستان یعنی ئەوەی کە من باسم کرد هەنێ بە دوورودێژی حکوومەت پێی ناچێت حکوومەتی کوردستان هیچ خەسڵەتێکی گەشەکردنی تیا بەدی بکرێت لەو شتانەیە کە من باسم کردم. بەداخەوە شتێکی ئەو توی تیانەیە کە بڵێ حکوومەت هەنگاوی بۆ ناوە، هەوڵی بۆ داوە، پلانی بۆ داناوە، خەڵکی پسپۆری هێناوە، جێگەی لێکۆڵینەوەی تەکنۆلۆژی دامەزرانەوە بۆی کە تەکنۆلۆژیە پێش بکەوێت، بۆی کە کرێکار زیاتر فام بێت. ئەمە بەداخەوە پێی ناچێت ئەممان کردوێتەکە. من ئەوەی کەیبینم شتێکی ئەو تۆ نابینم. حکوومەت نەکە ڕوانگەی بۆ گەشەکردنی ئابووری نییە، وەکو باسم کرد گێژاوەیەکی زۆر خراپووی دروست کردووە لە بازاڕی کاریشا کە ئێستاکە شتێکی دروست کردووە کە کرێکاری ئێمە بۆن منەسەیکە لە هەموو کەتی خزمەتگوزاریە کێیتیایە ئێستا مەڕێن. خەڵکی مۆستا مەسیحیەکانن، خەڵکی سووریایە بۆ نمونە، خەڵکی بەنگلادیشە، خەڵکی فڵانە هاتوون ئەو ئیشاناکەن خەڵکانی خۆشمان ڕەن ملەنێن بە بەحری ئیجەوە وەکە ملیشەنێن بە بەحریجەوە کە ئەو خەتەرەشە خەنە بەردەم ڕێگەی خۆیان و ماڵ مناڵێن ئەشتن لە ئەوروپا. من 30 ساڵ زیاتر لە ئەوروپا بینیمە ئەو خەڵکانی وڵاتی خۆمان لێرەچیەکەن ئەو ئیشاناکەن کە بەنگلادیشەکان لێرەیەکەن ئامادەن لە وڵاتانە بیکەن بەڵام لە وڵاتی خۆمانە نایکەن و خەڵک لێرە کەناسی ناکە، خەڵک لێرە ناڕات لە ڕێستۆرانێکە کارکە. ئەو خۆی زۆر بە گەورەتر دەزانێنەوە. ئەو گەورەترێش ئەو نەفس بەرزیەش حکوومەت دروستی کرد، کەڵتورێک دروست بۆ لە وڵاتی ئێمە. ئێستا خەڵکی بە ئاسانی من نادا بەو کارێک کە پێشتەکە لە وڵاتی خۆیانکە. ئەگەر ئەیناوە بێ ئێمە پێستمان بە سەدەها هەزار کرێکار هەیە ئێستاکە لە وڵاتی خۆمانە کار بکە. ئەمە حکوومەت بازاری کاری شێوان بە شێوەیە کە ئێستاکە ئێمە لە قەیرانەکەی خۆمانە ئێستا ڕازی نین بە وڵاتی خۆمان. بە کورتی من حەزەکەم من مۆدڵێک هەیە ئەو مۆدڵی حکوومەتی گەشەکەرە حەزەکەم بە کورتی شتێکتان بۆ باس بکەم. بەڕێی من حکوومەتی کوردستان پێویستەکە ئەمانە بکە. ئێستا بیکە 5 ساڵی تر بکە، 10 ساڵی تر بکە. ئەگەر حکوومەت بێ گەشەکردنی ئابووری لە وڵاتی ئێمە بکرێت پێویستەکە هەوڵ بدە ئەم نەخشانەیەکە خۆی بداتە دەم بازاری ئازاد. وەکو باسم کرد ئێمە تەماتۆ خەیاریش ناتوانین بەرهەم بێنین بۆ خۆمان. ئێستاکە ئێمە نەک ماست بە پێویستی خۆمان بەرهەم نایرین، ماستاوەکانیشمان لە ئێرانەوە بۆ دێ کەەوە زۆر ئەیبێکی زۆر گەورەیە. ئاوەکە تێکەڵ بە ماستەکەکەن ئێمە خۆمان ناتوانین بیکەین بە ماستە. ئەمە لە ڕووی مەسەلەی کۆمەڵایەتیە زۆر شتێکی ناشرین. ڕۆڵ نەخشی حکوومەت لە ئابووریای پێویستەکە کەم تا زۆر حکوومەت پێویستەکە هەوڵدا هەنگاوی بۆ بنێت لە ئێستاکەوە. پاربی کردایە 10 ساڵ بەر لە ئێستا بیکردایە زۆر باشتر بوو. بام ئێستاکەش نەچۆ بچێ بڵێ وڵا نا تازەمە بیکەی 10 ساڵی تری پێچێت. نەخێر ئێستاکە پێویستەکە دەست پێ بکرێت. یەکەمیان ئەوەیە کە پێویستەکە حکوومەت نەخشی سەرپەرشتیاری ئابووری هەبێ، یعنی ئەبێ پێویستەکە یاسا دابنێ و موسسات دروست بکە، یاسانە جێبەجێ بکە. لە کوردستان هەرچەندە ئێمە یاسای زۆر جوانمان هەیە، زۆر یاساکانمان هاوشانی یاساکە ئەوروپیەکارن، بەڵام کە قسە لەگەڵ حکوومەتا بکەیت سەرەکەی هیچی جێبەجێ ناکرێت. من یەکێک لەو شتانەی کە جارێک لە سەرۆکایەتی هەرم باسکرا مەسەلەی قانونی عەمەلەکە هەبوو. وتم باشە بۆچی ئێوە بە پێ قانونی عەمەل کارنا؟ قانونیەت نییە پێوەن یاسای کار لە وڵاتە هەیە بۆی حیمایەتە خەڵکە. وتانانێ ئێمە هەمانە
وتم چۆن هاتانەوەتان یاسای 2006 هەیە ئێمە یاسایکی زۆر چاکمان ئەی باشە بۆچی کاری پێ ناکەن وەڵا کاک دیکتۆر تەفعیل نەکراوە تەفعیل نەکراوێنە ئێمە یاسامان هەیە زۆر جوانە یاسامان داڕشتووە لە ڕوویکیریۆ ڕەنگە ڕێک پێ بەڵام ئێمە هەوڵمان نەداوە مؤسسەیەکی ئەوتۆمان هەبێ یا دەسەڵاتێکمان هەبێ ئەم یاسانەمان جێبەجێ کردێ ئەرکی حکوومەتی یاسا چارچەوە یاسایی دابنێ بۆ بازار بۆ بازرگانی بۆ هەموو شتێک من ئەڵم باشە جیاوازیەوەی چییەکە بەریتانیا زۆر پێشکەوتووە و کوردستان بۆچی پێشکەوتو نییە قانونی مەگنە کارتە خانوونی ڕاستەکە یاسای بازرگانی بەریتانیا کە ئێستش کاری پێکرێت 800 ساڵ بە لە ئێستاکە دامەزرێنراوە ئێمە ئێستش یاسایەکمان نییە لەسەرەوەی کە چارچێوە شتەکانمان بەڕێک پێکوێت تۆ هەر یاسایەکی بێتوانین بە بەرتیل و بە واستە کارەکانی خۆت بەری بەڕێ نەخشی دووەم بەڕێی من ئەوەیە کە پێویستەکە حکوومەت بەرهەمهێن هەربێ حکوومەت نابێ هەموو شتێک بێەوەتەوە بۆ بازاڕی ئازاد حکوومەت پێویستەکە و شتێک کە پێ ئەڵەن سەرمایی کۆمەڵایەتی سۆشیال ئۆڤەرهێد پێویستەکە بەرهەم بێنێت ئەویش ئەو شتانەی بۆ نمونە ئەو شتانێکە وەکو جادەوبانە و قوتابخانە و خەستخانە و جێگە گشتێکانە هەر شتێکە گشتی بێ ئەمە مەسئولێتی حکوومەتە بە شێوەیەکی ئەو تۆ دابینی بکە کە بەشی خەڵکی بکە ناوەم زیادە بەڵام پێویستەکە ئەوە دروست بکات ئەمە ئەرکی حکوومەتە تۆ نابێ بەڕێی من نابێ زانکۆ بکرێ بە لە قۆناغی گەشەکردنی ئێستاکە نابێت بکرێ بە ئازاد زانکۆی ئازاد زانکۆی ئەهلی کە ئێستاکەکەم ئێمە ئەوەنە زانکۆی حکومیمانێ ئەوەنش ئازادمانێ بۆچی ئازادەکە دروست بوو ئازادەکە لە ڕاستێکە لەوە دروست بوو کە ئەوەن جێگانەی کە زانکۆ حکومیەکان دابینیەکەن زۆر کەمترە لەوەی کە پێویستەکە بە پێی ژمارەی قوتابیانەی کە ئێمە قۆناغی ئامادەیتەوەکەن لێرە گاپێک بۆشاییەک دروست بوو ئەو بۆشایە دروست بووە حکومەت ناتوانێت دابینی بکە ڕێخۆش بووە بازاری ئازاد دروست بووە حکومەت چی بە مازانێ ئەزانێ کە ئەمەی بۆ پڕ نابێتەوە ڕێگەی داوە بە هەموو کەسێک بێ زانکۆ بکاتەوە ئەم زانکۆیش کە بکاتەوە هەمووی ئەم زانکۆیانە کراونەوە کۆڵەتێکەکەی من ناتوانم قسەی لەسەر بکەم لە هەموو حکومەتی بەریتانیا یەک زانکۆی ئازاد هەیە تاکو ئێستاکە یەک تەنها زانکۆی ئازاد هەیە لە هەموو بەریتانیا زانکۆی بەکینگهام زۆر بەناوبانگە ئەوش ستاندەردی لە زانکۆکانی تر خراپتر نییە زانکۆیە بەڵام ئێمە چەند زانکۆی ئەهلیمان حکومیمانێ ئەوەنش ئەهلیمانێ ئەوە ڕاستەکەی تەقسیری حکوومەتە کە نەیتوانێت ئەم نەخشە بە شێوێکی باشتر جێبەجێ بکە ئەلبەتە ئەمە تەفسیلاتی زۆری هەیە دکتۆر شێزاد زۆر لە من شارەزاترە و زۆر لە من بە ئەزمونترە ئەزانێت کە کێشەکان چییە بەڵام من ئەو کێشەیە بۆ بینم کە حکوومەت نەیتوانی کارەکەی خۆی بە چاکی بکە بۆیە ڕێگەی خۆش کرد بە خەڵکی سەرمایه‌دار و ئازانێ ئەمە بزنسە دێ زانکۆ دروست دەکات و قازانج بکە نەخشی سێم ئەوەیە نەخشی ئەوەی کە پێڵێن مامانی نەخشی مامانی لەوەیە کە ئەگەر پیشسازیەکەن بازاری ئازاد نەیتوانی دروستی بکە نەیتوانی بێنێتەکایەوە بەڵام لە قازانجی نەتەوە پێشکەوتنی کۆمەڵایەتی بێ پێویستەکە حکوومەت خۆی دروستی بکە پێویستەکە حکوومەت خۆی دروست بکە ئەگەر حکوومەت خۆشی دروستی بکە بە ڕێگەیەک بە شەریکی لەگەڵ بۆ نمونە بازاری ئازادە هێشتا هەر جێگەی خۆی بەڵام ئەمە ئەرکی حکوومەتە ئەم شتانە بکە ئێستا تۆ سەیری سەرمایەدارەکانی خۆمان بکە داوای لێ بدنەکەم زۆر درێژ نەکەن ئەمانە بە کورتی ئەمانە ڕاستیەکەی پێ بڵێن من ئەمە لە چوار محازەرە ئەمانە هینەکەم ئەمە زۆر کورتین ئەمە هەوڵدەم عەرەقشم کردەوە بۆی خێراتر تاوی بکەم مەستەکەم ئەوەیە بۆچی سەرمایەدارەکانی ئێمە هەرەمووی ئەڕۆن ستی دروست دەکەن بۆ ئەڕۆن خانوو دروست دەکەن بۆ ناڕۆن دەرمان دروست بکەن بۆ ناڕۆن لاستیک دروست بکەن بۆ ناڕۆن سابوون دروست بکەن ئەوان بە ئەرکی بەشتی خۆیان نەیانزانن ئەو حەقیچیە بە سابوون بچی دروست دەکات ئەو ڕاوشتە دروستەکە کە ئێستاکە لە ماوەی 6 مانگە هەموو پرۆژەکەی تەوا بێت لە 150 قازانجەکە ئەبێ بە ملیۆنێر و یا لێ پرۆژەیەکە بەسێتی هەتایتر پێویستی بەکارکردنی بەڵام یەکێ بڕا سابون دروست بکە قازانجەکەشی لە 130 بێ ئەگەر لە سابونێکە چەندێک قازانجەکە 100 دینار قازانجەکە هیچ کەسێک ناڕۆ لە کوردستانە سابون دروست بکە لەبەرەوە ئەمە ئەرکی حکوومەتەن پیشەسازیانە دروست بکات ئەبێ حکوومەت وای دروست بکە ئەگەر سەیری ئێران و تورکیا وڵاتانی تر بکەیت هەر هەمووی ئەم پیشەسازیانە یا بەدامی حکوومەت دروست کراوە یاوەتەن حکوومەت خۆی ڕاستەوە خۆ دروستی کردو نەخشی ئاخری ئەوەیە کە نەخشی شوانێتی ئەوەی کە سەرۆکاری پیشەسازی نوێ کێژەی هەیە پیشەسازی نوێ پێویستی بە تەکنۆلۆژیای نوێ هەیە پیشەسازی نوێ ترسی زیاتر هەیە ڕسکی زیاتر هەیە
کە ڕسکی هەیە سەرمایه‌داری تایبەت ناوێت ئەو ڕسکە بێنە بخاتە پێشی خۆی لەبەرە حکوومەت پێویستەکە هەوڵ بدە کۆمەڵەشت بکە یا ڕسکەکە کەم کاتە یا یارمەتیان بدە یا ڕووی سەرمایەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی هێزی کارەوە من ئێستا خۆمان لەم قەیرانی ئەوروپایە حکوومەتی ئەڵمانی چی کرد حکوومەتی ئەڵمانی هات وتی با بە کارگەکان کرێکار دەرمەکەن تۆ کرێکار دەرمەکەن لە 1000 کرێکارەکەتەوەی 500 دەربکەی 500ەکە دەرمەکە لە جاتی 12 ساعت 6 ساعت ئیشان پێ بکە بەڵام من نیوەی کرێکارەکە دەدرێت ئەوان ڕازی بوون بۆی کە تۆ ئەرکان لەسەر کووە هەتا و کاتەی وەزع باشترە بێ و کاتە پێویستەکە خۆت کرێکەی بێت ئەمە حکوومەت ڕاستە و خۆت تەدەخولی کرد لە بازاڕی کارە بۆ کۆمەکی پیشەسازیەکان بۆەوەی کە ئەوان تووشی ئەوەی کە پێ ئەڵێن تووشی شکست نەبن بۆی کە بمێنەوە ئەمە حکوومەت دەتوانێت ئەمە بکە ئەگەر تۆ باز لە بازار بێنی ئێستا ئێمە من ئەو ژمارەی کە بیستومە چەند کۆمپانیان لە ماوەی ئەم 2 ساڵی کوردستانە شکستی خواردووە 3000 4000 باسی 10000 ئەوانە کرد کۆمپانیای بچووک و گرت شکستیان خواردە چونکە حکوومەت نەیتوانی کۆمەکیان بکە حکوومەت خۆی ئەوە خۆی لاواز کرد نەیتوانی کۆمەک بە خۆی بکە لەبەر نەیتوانی کۆمەک بە خەڵکی تریش بکە ئەنجامگیریەکی کورد ئەوەیە بەداخەوە ئەگەر بەو نەخشانە بۆ 4 نەخشا بچینەوە سەرەکەن حکوومەتی کوردستان لە ڕاستێکە زۆر شتی بە ئەرکی خۆی نەزانێوە بیکە جگە لە کاتی نەوت و گاز نەوت و گازی کرد بە ئەرکی خۆی بە مەسوولێتی خۆی و هەوڵیدا سەرمایی هێنا تەکنۆلۆژی هێنا کۆمپانیای هێنا ڕێگەی خۆش کرد دژایەتی حەدای حکوومەتی عێراقی کرد بەڵام شتێکی دروست کرد ئەوە کردی ئەوە هەموو مەسوولێتێکی دێتە سەر خۆی هەر لە سەرەتاوە حەدای حکوومەتی عێراقی تیا بوو کردی نەوت و گاز بۆ شێوەیە گەشەی کرد چونکە مەسوولێتێکی خستە سەرشانی خۆی لە ڕووی ژێرخانی ئابووریەوە حکوومەتیانێ کاری کردووە کەس ناتوانێت بڵێ ئەمە نەخشی دووەمە ناتوانانی بڵێن کاری نەکردووە کاری کردووە بەڵام کارەکان زۆریان نیوە ناچڵن زۆریان حەسوودیان پێنابرێ ئێمە حکوومەت خۆی ئەترافەکە کە کەرتی تەندروستی ئەمە کەرتێکی شکست خواردو خۆی ئەترافەکە جەنابی سەرۆکوەزیران خۆی لە بەر تەلەڤیزیۆنەتی ئێمە ئەمە تەندروستیمان شکستی خواردووە یعنی ئەوانەشی کە کردووە بە شێوەیەکی ئەوەنە باشی نەکردووە کە بڵێن بەڵێ لە جێگەی خۆیەتی من خۆزگە ئەیکرێت هەموو شتێکی بە باشیە کرد بەڵام بەداخەوەکە نەیکردو لێرەدا پێویستەکە حەزەکەم شتێک بڵێم کە فەلسەفەیەکی یا استراتیجیەکێکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا ئەوە بوو کە ئەیانیست بگەم بە دراوسێکەمە دراوسێکەشیان یابان بوو یابان زۆر زەبروسەن و زۆر جەنۆسایدی ئەو وڵاتانی کردو بەتایبەتی کۆریای باشوور ئەوان زۆر هەوڵانداوتیان ئێمە هەوڵ بدەین پلانێک دابنێن لە 25 ساڵە لە 30 ساڵە ئێمە بگەین بە دراوسێکەمان ئەم بگەم بە دراوسێکەمە خۆی لە ڕاستیەکەی ئەوەیە کە تۆ ئامانجێک بۆ خۆت دانێ ئایا بۆ 20 ساڵی دانەی بۆ 15 دانەی یا بۆ 50 ساڵی دانەی تۆ هەدەفێکت بۆ خۆت داناوە ئەبێت بگەم بە دراوسێکەمە ئێستاکە ئێران منافسەی تورکیاکە لە هەموو ڕوویەکەوە هێشتا پێی نەگەیشتووە و دڵنیام ئەگەر بێت ئەم مەسەلەی پاڵەپەستۆی حەساری ئەمریکیوانەی لەسەر لا بچێ ئێران بە زۆر ڕۆ ئەگا بە تورکیا لە ڕووی پیشەسازی و پیشەسازیی پێشکەوتوشیە ئێمەش پێویستەکە شتێکی ئاوامانە بێنی حکوومەتی کوردستان پێویستەکە بیلەوە بکاتە من پێویستەکە پلانێکمە بێ لە 10 ساڵ 20 ساڵی ترا بگەم بە دراوسێکەمە من منافسەی دراوسەکەم پێکرێ منافسەی کۆریا و ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیان پێ ناکرێ من ئەبێ هەڵدەم لە ڕووی پیشەسازیەوە تا ڕادەیە لە ڕووی کشتکاڵەوە بەلای کەمیەوە هەموو کەرەسەکانمەیە منافسەی ئەوان بکەم بگەم بەوانە شتیان پێ نەفرەشم بەڵام بتوان وام لێبێ لەسەر پێ خۆم ڕاوەستم هەموو شتێک لە ئێرانەوە هەموو شتێک لە تورکیاوە یا لە سووریاوە نەیەن کۆتایەکەی ئەڵەم بەداخەوە هەرچەندە جێگەی زۆر خۆی نییە ئەم بەرنامەی چاکسازی هەردوو بەرنامەی چاکسازی لە ڕاستێکە ئەوەی سەرۆکی هەرێم و ئەوەی حکوومەتیش هیچی ناچێتە خانەی ئەو ڕیفۆرمی ئابووریەوە کە بچێتە ئەوەی کە بڵێن بەڵێ حکوومەتی تر لە ئێستاکەەوە پلانێک دائنێ بۆ ئەوەی هەنێک ئەربخات سەرخۆی بە فەلسفەی ئابووری خۆیان ئەچێتەوە دی لە شتێکی ترەکاتەوە ئێستا هەموو بیرکردنەوەکە لەسەر ئەوەیە کە ئێمە هەنێ پارەی قەرز وەربگرینەوە ئەو پارەی کە خەرجمان کردو بیهێنینەوە لەکە شتمان خراپ سەر کردە ئەوەی بێن قسەیەکی جوولەکانەیە ئەخرەکەی بەوە هێنمەڵە ئەگەر دوکاندار ئیفلاسی کرد بە دەفتەری قەرزەکانی ئاگەڕێتەوە ئەڕچێت سەر دەفتەری قەرزەکان بزانین لەکوێ غەڵەتی کردە بەڵکو شتێکی لێ دەستکەوێت
حکوومەتی کوردستانیش بم بەرنامەی چاکسازی عینی وەکو دوکاندارە جوولەکەکە زۆر سوپاسانەکەم کە تحملتان کرد من هەموو قسەیەم کرد